بسم الله الرحمن الرحيم. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. بەیامی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. هاوڵاتیانی بەڕێز دەنگدەرانی خۆشەویست، ڕۆژی 30 نوێی 2018 هەڵبژاردنی نوێنەرانی گەل بۆ پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت و لیستەکەتان لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارە ١٩٤ و چەندین کاندیدی دەستە بژێری بەتوانا لە خزمەتتاندایە و چاوەڕوانی پشتیوانی و دەنگی ئێوەی بەڕێزن لە ڕۆژی دەنگداندا. هاو نیشتیمانیانی بەڕێز، هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە هەلوو مەرجێکی سەختی وادا بەڕێوە دەچێت بە جۆرێک کێشەکانی ڕابردوو کەڵەکە بوون و ناوچەکەش بە دۆخێکی خراپی وادا گوزەر دەکات کە ئەمڕۆ لە هەر کاتێک زیاتر کوردستانەکەمان پێویستی بە بەشداری لێبڕاوانەی هاوڵاتیان هەیە تاکو پێکەوە بە پشتیوانی و دەنگی ئێوەی بەڕێز بتوانین بەرنامەی لیستی ١٩٤ بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە ئەنجام بگەێنین کە خۆی دەبینێتەوە لە چەسپاندنی دادگەری و بەدامەزراوەی کردن و گۆڕینی سیستەمی حکومڕانی و سربەخۆکردنی دەستەڵاتی دادوەری و باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک و خاوەن پێداویستی تایبەت و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان لە ڕێگەی هەوڵی نوێنەرەکانتان لە خولی ئایندەی پەرلەمانی کوردستان. هاوڵاتیانی بەڕێز، ئێمە لە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان بە خەرمانێک هەڵوێست و خەبات لە پێناو دین و ژینی گەلەکەمان جارێکی تر کاندیدەکانمان دەخەینەوە بەردەست و ویژدانی تۆی دەنگدەر بۆ ئەوەی پشتیوانیان بکەن لەم قۆناخە سەختەی ژیانی خەڵکی کوردستاندا و هێزێکی بەهێزتر و دلێرتر بین بۆ داکۆکی لە مافەکانتان و چەسپاندنی دادگەری و دادگەری کۆمەڵایەتی کە هەوێنی ئاشتی کۆمەڵایەتیە لە هەر کۆمەڵگەیەکدا. دەنگدەرانی بەڕێز، خۆشەویستان، ئەوانەی بوونە هۆی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان و شێواندنی ناو و ناوبانگی هەرێمەکەمان هەرگیز ناتوانن لە چاوەڕوانی تۆی دەنگدەرانە بن و ئەو چاکسازی و گۆڕانکاریە بکەن کە ژیانی تۆ بگۆڕێت. بۆیە لیستەکەت لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوەڕوانی دەنگی تۆیە تا لە ڕۆژی دەنگداندا و چاوەڕوانی شایەتی دانتە بۆ ڕازگۆیی و بوێری و بەردەوامی و کۆڵنەدانی کاندیدەکانی لە پێناو دادگەری ئیسلامەتی و خۆشگوزەرانی ئێوەدا. لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی کوردستان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.